زاني تا مثلا نعمتها يا أخو أخي بدي أسوي شو الله أكبر. من دكتور رزوان كرو ميرزا عارفي يسينامي هلامبي فيستيفالي هوراميانا ما ساس كردن بيوانايو دیوانەکەش بە نامی دیوان و میرزا عارف و هێڵامپێن حەز کرد باتوانێت تا پێکەر و ناوەڕۆک و شعرەکەش کروک و شعرەکەش باس جە لایەنی ئاینی و مراسیمە کۆمەڵایەتەکە منطقە هۆراماناتی کەرۆ ئەکسریت و شعرەکە تاتێم باس و ئاینین باس و سروشتین باس و ئەم مراسیمانە کە ساڵانە مەیاوەڕۆ مەسەلەن پێسە وەهاری پێسە نەوروزی پێسە ئامای پاییزی پێسە ئامای زمسانی جا حەزما کرد شعرەکەش دیوانێوەنە کۆکەرمێوە و چاپی چاکەرمێ و مەراسیمێوە خنجیلانەنە وێ تاکە وێندێش ئەلحەمدولیلا خەڵکیەوە فرا ئامان و دکتۆر ماجید خەلیل ماهەن مامۆستا و زانگان هورسنگناوی و وانایۆش پێکەرەوە شمەش خێر بێ دێ سەر و چەمەکەم کردم تەماشا و دەگا و هێڵان پێ مەزان و ساتێ بلو پەیلاوکێ چاگە منارە من فکرم کردن النو توانا مخلوق مردن گێڵام دەگارە کەس نەبی دوونوش ڕیشی تان و پۆم بە هەرچی شوروش نەهاو ماڵ هامسا نەمامە و مەتی هەر پێشە شیتی گێڵ و پاپەتی کردم تەماشا و ئیپەر تا ئەوپەر هیچم نەژنەوە و گۆشم بیان کەڕ واتم عەشرەتم بەرمەش و هۆشم سەڵاو کەسی تامەگن و ئەو گۆشم هەر من منە نابایە قوش ئاسا منی جەپیری نەمانم ئاسا عاسا چون دەلیل وستێنە وەڵێ ماچوو هەی عاسا مەواچۆ بەڵێ ماچوو هەی عاسا مەڕیەی کتوپەر بەشکێم کۆتاش بۆ نەبوو مشتومڕ عاسا تۆ نامیڵ گۆشانێ سوگلووە جارجار گێرە وشانێ گۆشان تەخوا بەرەم یانەرێ ئەی بە کێوە چوو یاگیم یاوەرە بسم الله الرحمن الرحیم حەمد و سەنا پەیتە خوایە گیان من دەستم کردن بە نوویستەی شیعرا تقریبی حدود و 15 ساڵێوەن شیعری منویسوو بە قەڵام دیارە من هەستی شیعرەکەم زیاتر عەتف و منطقەگەری یا عەتفی دینی و مەذهبیمان من زیاتر شیعرەکەم سەر و مەسەلەی مەوزوع و دینی و ئاینی و ئیسلامیە نوویستێنێ بەڕاستی دماتر عەتف و منطقەکە وێم ئی مەسەل هێڵان پێ دەگاو هێڵان پێ و ئی کەش و کوێ پێسە عەرەب ماچۆ شبر بە شبر یەز بەیەز هەر خورماڵۆ من کەوتە ناشنێ ئی منطقە و وێمای منطقە و دەگاوێمای کەش و کوێ بڕوا مەکەر و یەک زەڕەش ئاستە بووم یعنی نیشتیمانی سروشتی دینی و کۆمەڵایەتێنێ شیعە من ئەچی دیوانیەکەی ژنە دیوانەکەی پێشکەش تاکەی و دیوانەکە بۆ بە دیوانەکە بۆ بە شادحاڵ و قسەکان ئینشاءڵڵا پێشکەش تاکەی و واتم عەشرەتم خەفەت و داخە هیچ کەس نەمەنەن ڕیش شەرمە و قێخە نەخاڵم مەنەن نەمەڵای میحراب ئاوارەش ئاردە نار و کاری خراپ لوانی مزگی عەسر وێرەگا ڕیش چەرمی کۆنی تەلیلەکەرا دەگاو هێڵان پێ بەردەنە وەشە چون گوڵی لاولاو سەعبە نەگەشە هێڵان پێ دایم یاگێ فکری بێ چون مزگیش دایم یاگێ زدەکری بێ من ماجد خەلیل مامۆستا ناجە دانیشگا و سلێمانی جەڕاستیەکە شارۆنەی مەکۆبیە نوێ پێینەی سەر و بڵاو کردەوە و دیوانە شعرەوە بە زوان و هەورامی
كشعر وميرزا عارف وهيلامبين دلوي شعرنا دلوي شعرانك تشاب كرياني گزارش و دڵگیر و دلاوەرانە دەرهەق بە فڵانەوە نەتەوەیەکە و ئێمە کردیان دەرهەق بە سروشت و ئێمە کردیان دەرهەق بە ژینگە و ئێمە ئیحساسە ئێزگار ئینسانی بەروزیان قسە کردەی سەروی فۆرمە شعرا کە فۆرمە شعرێنێ مەیدانخوازیەوە ملی شایی نادرێنە کاریگەری ئەزگار گەورەشە هەن چونکە کۆمەڵی ڕایەڵی ڕەسەنایەتیە و ناوشە و هەورامانی کە فرە کۆمەڵگەی ئێمە جارۆنە ئاتات شاپەنەشاهان زیینە ڕاگیریێنێ مەسەڵەن ڕۆحێ جوانی یەک وستەی کۆمەڵایەتی شەنن ڕۆحێ جوانی مرۆڤسازی یا ئینسانسازی شەنن ڕۆحێ جوانی لایەنی پارێزنای و سروشتی و سیفەتە جوانەکە و ئینسانی دلێش نەفرە بە بەرزی ڕاگیریێنێ ئەمەک وەفا بەسەرکردەیۆ سیلە و ڕەحمی سنوورە ئێزگار بەرین شاهەندلی و ئیحساس و میرزا عارفینە وەروانەی شعرە ملیێ بەشێنێ جەپڕۆسە و مرۆڤسازی مەیدانخوازیە گەورەنێ ئارۆنە پێینە ئێمە ئاشتێ بیمەوە چەنی و دەروون و وێمە چەنی و ڕۆح و وێمە چەنی و ڕەسەنایەتی وێمە شعرە قسەی سەر و ئیحساسی کەرەوە ئێمە ئینامێ شیر و هەژمونە ئێزگار گەورە و مادیگەرایینە مادیگەرایی ڕۆحش چنیێن بێ پەینەی میلەتێ ڕۆح دلێمانە زیین نەبوو پێویستمە بە پرۆسەی شعری ملی هەن پێینەی ئیحساسمە بە ئاگا بێ چونکە بێداری بابەتێوەن بزوتنەوە کۆمەڵایەتیەکەی ئارۆنە فرە ئاتات چاپەنەش هەن قسە کردەی سەروی شعرا قەدەر و میلەت و ئێمە بەرەوە ئاڕاستەوە ئێزگار ئینسانی باڵاگەرۆ بەها کۆمەڵایەتیەکە دلێمانە وەرزشێوە ڕۆحی شاپەنەگەرۆ دیمەن و کەوتەن پەشتە و خوڕماڵی ئی دەشت و دەری بەگاوێ کاڵی یەوێ و گەنمێ و زەڕاتە و کەتان ئەسڵەنە نەبێت دەرد و سەرەتان جەهانە و هاڵی هەتا هانەوە ئێمەش کۆچ کەرمەی ئارو یاسەوە عەشرەتی عەزیز و وەشە بیستەکەم پێسە حورمەتی منیە و کیسەکەم ئیتر خوا حافیز کۆتایی باسە میرزا عارفە ئیسە کەساسە وەسەلامە عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه